سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان بەڕاستی ئەوڕۆ زۆر دڵمان خۆشە کەوا سەرکەوتنێکی گەورەمان بەدەستهێناوە لە دۆڵی خەڵکان و لە گوندەکانی وتمان سوپاسی هەموو دۆڵی خەڵکان و هەموو گوندەکانی دەکەم بەڕاستی سەرماندیان کە گەنجی بوێری تێدایە پیاوی ئازا و ڕەشیدی تێدایە پێشمەرگەی کۆنی تێدایە بەڕاستی سەلمانمان کە ئێمە یعنی دیفاع لە مافەکانی خۆمان دەکەین ماوەی دە ڕۆژ ڕێگای سەرەکی دەڤەری ڕاپەڕین و سلێمانیمان داخست بە هۆکاری نەبوونی ئەوەی کەوا جادە و ڕێگاوبانەکانمان خراپ و وەزایدەن کارەبامان نەبوو. سوپاس بۆ خوای ئەوڕۆ کە ڕێگاکەمان کردەوە هەواڵی دڵخۆشەر هەبووکەوە بە زووترین کات دەست بە ئیشەکە دەکرێتەوە وەزایدەن کارەبایەکەمان بۆ 13 سەعات بە کۆی گشتی بۆتە 13 سەعات ئەوەش دڵخۆشکەریە بۆ خەڵکی مەنتیقەکە بەعام. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئاور لە ناحیە و گوندەکان بداتەوە ئەوانە هەر ئەو گوند و ناحیانە بوون کە ئەو شۆشەیە ئێستامە بەرهەمەکەی دەخۆین لەو شوێنانەدا کە ئەو سایە و سێبەرەی ئارامی ئێستا تێیداینە لە هەرێمی کوردستان لە سایە و سێبەری ئەو گوند و ناحیانە بووە. لێرە سوپاسی هەموو لایەشی دەکەم دووبارە ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەشی. دەست خۆش بێ کاک ئەڵمەد. ئەگەر بەڵێنەکەیان جێبەجێ نەکرد پەشیمان بوونە لەو بەڵێنانەی کە داویانە ئێوە هەڵوێستان چی دەبێ؟ ئەو جاریان هەڵوێستی ترمان دەبێ بێ لە جادەگرتن ئیشاڵڵا ئەوەش نابێ لەبەرەوەی پێم وابێ کاکوبات بۆ خۆی هاتوتە سەرخەت و کە بە زووترین کات دەبێ ئەو پڕۆژەیە جێبەجێ بکرێت. هیوادارین جێبەجێش بکرێت. دەست خۆش بێ لە خزمەتدا.